بۆچی ساڵانە لە وەرزی قوربانیکردن ڕەخنە لە موسڵمانان دەگیرێت؟ ئایا هیچ پەیوەندی بەڕوەک خۆرەکانەوە هەیە؟ لە وڵاتانی تر ڕێژەی خواردنی گۆشت و سەربڕینی ئاژەڵ چۆنە؟ لە هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێکە لە کاتی جەژنی قوربان کە بەجێهێنانی سونەتی قوربانیکردن یەکێکە لە سروتەکانی ئاینی ئیسلام لەلایەن هەندێک کەسایەتیەوە ڕەخنەی لێدەگیرێت لە پەیام و ڤیدیۆکانیان وەک ئاژەڵ دۆست و پشتیوانی لە مافی ئاژەڵان خۆیان پیشان دەدەن و پێیان وایە هەڵەیە ئاژەڵ بکرێتە قوربانی. ئێمە لەو راپۆرتەدا ناچینە هیچ بەرەیەک تەنها هەوڵ دەدەین هەندێ ڕاستی بخەینە ڕوو. ئێستا لە جیهان گروپی فراوانی بەرگری لە مافی ئاژەڵان هەیە، ئەوانن کە خۆیان گۆشت ناخۆن، هانی خەڵکیش دەدەن گۆشت و بەرهەمەکانی ئاژەڵ نەخۆن کە ئەوانیش دوو جۆرن. ڤیگەن ئەوانن کە نەک هەر گۆشت ناخۆن تەنانەت بەرهەمەکانیشی ناخۆن و بەڕوەکخۆر ناسراون. ڤیجیتریەنیش ئەوانن کە بەرهەمەکانی ئاژەڵ دەخۆن بەڵام گۆشتەکەی ناخۆ. ئەوەی سەرنج دەدرێت ئەو کەسانەی لە هەرێمی کوردستان دژایەتی قوربانی دەکەن وەک چۆن لە زۆربەی بوارەکانی تر پێچەوانی وڵاتانی ترن، لەوەش زۆرینەیان ئەوانن کە خۆیان گۆشت خۆرن. کەمینەیەک نەبێت کە سەر بەو گروپانن گۆشت ناخۆن، کەچی گۆشتخۆرەکان تەنها لە کاتی جەژن قوربانی خۆیان وەک بەرگری لە مافی ئاژەڵان پیشان دەدەن. بیریان دەچێت کە ڕۆژانە لەسەر تاسەری جیهان 200 ملیۆن ئاژەڵ بۆ دروستکردنی خواردن سەر دەبڕدرێت. تەنها لە ئەمریکا هەر هاوڵاتیەک بە درێژایی تەمەنی 7,000 کیلۆ گۆشت دەخوات کە دەکاتە 11 مانگە، 27 بەراز، 2400 مریشک، 80 قەل و 30 مەڕ و 4500 ماسی. تەنها زنجیرە ڕێستۆرانتەکانی KFC ساڵانە 850 ملیۆن بۆ 1 ملیار مریشک سەردەبڕن بۆ ئامادەکردنی خواردنی کەنتاکی. بەشێک لە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەڵێن ئەوانەی تەنها دژایەتی قوربانی دەکەن زۆرینەیان خۆیان لە ڕێستۆرانتە گرانبەهاکان ڕۆژانە گۆشت بە شێوەی جۆرا و جۆر دەخۆن، لە کاتێکدا گۆشتی قوربانی لە هەموو وڵاتانی ئیسلامی بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت تەرخان دەکرێت. بۆ نمونە حاجیان ساڵانە سەروی ملیۆنێک ئاژەڵ لە کاتی جێبەجێکردنی فەریزەی حەج دەکەنە قوربانی. زۆرینەی ئەم گۆشتە دەنێردرێت بۆ وڵاتانی کەم دەرامەت. دوجار قوربانیکردن لە ئیسلامدا جیاوازیەکەی لەگەڵ شێوازەکانی تری ئاژەڵ سەربڕین ئەوەیە کە قوربانی بە خۆڕایی دابەش دەکرێت و بێ جیاوازی بەسەر هەمووان دابەش دەکرێت. هەرچی جۆرەکانی تری ئاژەڵ سەربڕینە بۆ قازانج و بۆ ئەوانەیە کە پارەیان هەیە.